ئێمە ئەم نزانم چەند ڕۆژە بەردەوام بکەن ئێمە مەڤەکریەش بەرگ و بەریارە ماوەکە پرۆژە مەدگۆ بەلکی ئەم بگەڕن گەڕەکە و شەریکاتە وانجی ئەو ئانها بریارێک ما بەهیست گوتیە گەڕ نابێ دوێ جێخوا بارەگاخوا جدەی تەلەفۆنێکیش مەرهات بەری سعاتێکی شاندەکش پارتیا کۆمەلا ئیسلامی سێدای عەلی باپیر هاتن تەلەفۆنی مەکردن گوتن ئێمە ئەم هاتنە وەکو تەضامنێ بۆرە دکن و ئەم جاهزن ئامادەنە ئانها دەستگای ئێمە ئالیکاریە دژڤینن خەڵکی خۆ و ئەمێش وەرە بینن ئێمە لێدێ ئیرۆژیمە پێشوازی کرد هەنێک جلوبەرگ ئانینە ئانها چاوەڕێیا جلوبەرگن نه دکن تشتێ بێ ئەمێ هەوڵدانێ بدن بشینش خەڵکی خۆڕژ ملەتی خۆر ڕیا ئەمێ بپرسن کابێ بچڕیە ئەمێ کاربن ئەمێ دریا سەرۆکاتیا ئەنجومەنان نیشتیمانی کوردی بێ دریا ئەتیلافێرە بێ داویاوێژی هەگەر ئیمکانی هەبێ ئەم کاربن ئەمێ هەممە ئالیا بشغڵن داویاوێژی هەگەر ئەم ببینی گەلکی زەحمەتە ئەمێ ڕادەستی خێرخوازە بەرزانی بکن بە ناوێن نەراتی هەرێما کوردستانê وەکو دەرباسکردنەوە و دەرفەتاوان هەیە ژ بۆ بکەین تێخواستنش خەڵکێمە و ملەتێمە مە دەرمان کۆم کردە مە جلوبەرگ کۆمکردنە ئێمە شتێ هەیە ئانها کاریسا چێبووی جێ کاریسە لێ چێبووی خەڵکێمە و ملەتێمە و دوێ دەڤەرێدە هەموو کەسێک و دوێ دەڤەرێدە پێ کاتێ دوێ دەڤەرێدە ئەمێ ژوارە بشینش بەرگولور کاریسا چێبوویە نەلتە دەرێدی چێبوویە دەڤەرندی چێ ببن بێخواستن بەس ئەف خەڵکێ منە و ملەتێ منە ئەم مەجبوری وانن و هەنێک خۆجیهیە مە هەنن لێدێ بەلکێ ئەم وانژی کار بینن بۆ ئەم کار بن دڕیاوارە تشتێکی بکەین خەڵکی خۆ